واڵەی سفیدی شکۆفەی پیرین، شکۆفەی باخچەی پیری دڵگیرین، شکۆفەی باخچەی پیری سفیدن، سەرمایی میوەی عیرفان هەریدەن. نە باخچەی سنبوڵ تارمووی تاردا، سپید شکۆفەی پیریم دیاردا. باقەی زویری زاری و دڵگیریم، پەیپەی زیاڵ کرد پەژارەی پیریم. ئایزانی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش، خۆشحاڵم کە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانێژە. گفتوگۆ و باسوخواسی ئەم جارەی بەرنامەکەتان باز لە تەمەن ئەکەین لە ناو ئەدەبیاتدا، تەمەن، عومەر، پیری، گەنجی، مۆتیڤەکانی تەمەن، باسکردنی تەمەن لە دیدگا جیاوازەکانەوە لە ناو دنیای ئەدەب و عیرفاندا، تەمەن لای مەولەوی تاوەگۆزی، تەمەن لای مەولانای ڕۆمی، دیدی هەردوو شاعیرەکان بۆ تەمەن، بە جۆرە لە جۆرەکان بەگشتی باسکردنی تەمەن لە ناو دنیای عیرفان و ئەدەبیاتی ئێمەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەبور عەبدولکەریم ناسرا و بەشکار، خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە ئەدەبیاتدا و شارەزا و پسپۆڕێکی وردی بواری ئەدەبیات ناسی ئێمە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵمانایە بۆ قسە و باس و گفتوگۆ دەربارەی پرسی تەمەن وەکو ئاماژەم پێکرد. کاک دکتۆر سڵاوت لێبێ و بەخێربێت. سوپاس مامۆستاگیان، سوپاس بۆ جەنابتان. خۆشحاڵم، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ بەیەکەوەین. پێم باشە لە سەرتاوە بۆ دەست پێ بکەین تەمەن کەم تا زۆرێک باس کراوە، مەسەلەن زۆر جار بە عومر باس کراوە لای شاعران، بە نمونە لای مەولەوی، لای مەولانا، حتا لای نالی گەورە، باشە زۆر جار بە وشەی عومر باس کراوە، زۆر جار دەرکەوتەکانی تەمەن باس کراون، بە نمونە مناڵی، پیری، نەوجەوانی. ئەمانە تەمەن چ پێگە و گرنگیەکی هەیە لە دنیای ئەدەبیات تا بەگشتی و لای عیرفان بەگشتی تر، و بە جۆرە لە جۆرەکان تەمەن چییە؟ ئێمە زۆربەی جار کاتێکە لەگەڵ کەسێکا ڕوبەڕوە بینەوەڵێن تەمەنێت چەنە یا عومرێت چەنە یا چەند ساڵتە. ئەمە لە ناو دنیای عیرفانە، لە ناو دنیای ئەدەبیاتە چ بێگە و بایەخێکی هەیە؟ بە ناوی خوای جوانکاری بوونەوەر، بێگومان مەسلەی تەمەن مەسلەیەکی زۆر زۆر گەورە و مەسلەیەکی گرنگە. توانین بڵێن ئێمە هەر کارێگەکەین لە ناو تەمەن ئایکەین، چونکە ئەگەر تەمەن نەبێ شتەکانی تریش نابن. بەڵام یەک کێشە هەیە لێرە، ئەوەیە کە هەندێک جار یەک جۆر لە پێناسەی تەمەن زاڵە بێ بەسەر جۆرەکانی ترا. یعنی ئەتوانین بڵێم یەکێ لە کێشەکانی مرۆڤی مۆدێرن ئەوەیە کە کاتێک ئەوترێت تەمەن زیاتر مێشکی بەلای تەمەنی کرۆنۆلۆژی یا تەمەنی فیزیکیا ئەڕوا. یعنی کاتێک وەکو بەڕێزت فەرمووت کەسێک بە کەسێکی تر پرسیارەکە لەبارەی تەمەنەوە، زۆربەی کات پرسیارەکە بریتەلەوەی تەمەنت چەندە، مەبەست ئەوەیە لە ڕووی فیزیکیەوە تۆ چەندێ لە ساڵ و مانگ و ڕۆژ و هەفتە تێپەڕاندووە، نەک ئەوەی کە جۆرەکانی تر بوترێت. لە کاتێکی شاگەر ئێمە بین لە ڕووی زانستیەوە سیرکەین لانی کەم چەند جۆرێکی تەمەنمان هەیە. ینی ئێمە تەمەنی ئەو تەمەنی کە باسەکرێت تەمەنی فیزیکی یا کرۆنۆلۆژی یەک جۆریانە لە تەمەن، ینی کەسێک لە ڕۆژی ئەوەنەی مانگی ئەوەنەی ساڵی ئەوەنە لەدایک بووە. ئەمە جۆرێکە کە تەمەنی کرۆنۆلۆژیە، بەڵام بێژگەلەوەی ئەمە چۆن جۆرێکی تر تەمەنمان هەیە، ینی بۆی کە پێشێکی و پێشەکیەک داینێن بۆ بابەتەکە. بۆ نمونە ئێمە تەمەنی بێژگە لە تەمەنی کرۆنۆلۆژی، بۆ نمونە تەمەنی فسیۆلۆژیمان هەیە. تەمەنی فسیۆلۆژی ینی ئەوەی کە لە ڕووی خانەکان و دەرکەوتەکانی لەشی کەسێکەوە دەرەکەوێت چۆنە. ینی ئێستا بەڕێزت ئەگەر بەڕواڵەت سەیریکەی سەرت سپی بووە، لە کاتێکا تەمەنیشت تەمەنێکی مناڵیت هەیە، لە ڕووی تەمەنی فسیۆلۆژیەوە ئێستا نیشانەی سپیبوونی با بڵێن قژی بەڕێزت ئەوە لەگەڵ تەمەنی کرۆنۆلۆژیا ڕێک نییە، چونکە تۆ تەمەنت گەورە نییە، بەڵام وەکو لایەنی فسیۆلۆژی تەمەنی فسیۆلۆژی وا دەرکەوتووە. تەمەنی داناییمان هەیە، هەروها تەمەنی سایکۆلۆژیمان هەیە. تەمەنی دانایی ئەوەیە کەسە لە ڕووی ڕۆحیەوە چەندێک گەورە بووە، کە ئەمە ویستم لەوێەوە بچینە ناو مۆزوعەکە. تەمەنی داهینیشمان هەیە سایکۆلۆژی ئەو کەسە لە ڕووی دەرونیەوە چەندێ هەست بە گەنجی یاخود پیری ئەکات، چونکە جاری وایە کەسێکی وا هەیە ڕەنگە پیریش بێت لە ڕووی تەمەنی کرۆنۆلۆژیەوە، بەڵام لە ڕووی دەرونی و سایکۆلۆژیەوە هەست بە گەنجی ئەکات. پێشەوانەکەشی ڕاستە، جاری وایە کەسەکە لە ڕووی کرۆنۆلۆژیەوە تەمەنی ڕەنگە گەنج بێ هەست بە ماندوویی و پیربوون ئەکات. ئەو جۆرە لە تەمەن کە بەنسبەت دنیای عیرفان و ئەدەبیات و دنیای ڕۆحی ئەوە گرنگە، کام جۆرە لە تەمەنە و بۆچی زۆر گرنگە؟ من وا ئەزانم عارفەکان و کەسە قوڵبینەکان زیاتر بە پلەیەکەم دوو جۆر تەمەنیان بەلاوە گرنگ بووە لە لەو 4-5 جۆرەی کە باسمان کرد، لە تەمەنی با بڵێن کرۆنۆلۆژی، لە تەمەنی سایکۆلۆژی، لە تەمەنی دانایی، تەمەنی فسیۆلۆژی، هەروەها تەمەنی ڕۆحی. وا هەستەکەم تەمەنی ڕۆحی و تەمەنی سایکۆلۆژی لە لای عارفەکان زیاتر گرنگتر بووە تا تەمەنی کرۆنۆلۆژی، چونکە هەر لەو شعری کە ئێستا بەڕێزت لە پێشەکی بەرنامەکە خوێنتەوە ئەگەر کەسێک گوێ لێ بگرێ باسی شکۆفەی پیریەکە،
شکۆفە وشەیەکی سێرە بۆ پیری بەکار بهێنرێت چونکە شکۆفە ینی تازە گەشانەوە تازە دەمکردنەوە بەڵام ئایا کەسێکی وەکو مەولەوی چۆن لە تەمەنێکی پیریا باس لە کرانەوەی با بڵێن تەمەن ئەکات باس لە جوانی تەمەن ئەکا لە کاتێکە ئەو ئەگەر بە پێی جەستە سەیریکەین پیر بووە ڕەنگە وەکو ئەڵێ پشتی چەماوەتەوە یعنی ئەمانە بەڵام ئەو دیارە بەڕەهندێکی تر سەیری تەمەنەکە کە بریدە لە تەمەنی ڕۆحی لەگەڵ تەمەنی هین سایکۆلۆژی زۆر باشە جۆرێک لە تەمەن کە مەسەن لەین تەمەنی کردووە یا تەمەنی سرف کردووە حتمما ئەمە گونجێ بۆ دیوە ڕۆحیەکەشی زۆر ڕاست بێت کەسێک لە ناو تەمەنە ڕۆحیەکە یا باڵاەکە یان با بڵێن بە تەمەن ئەبێ یا ئەگاتە پلەی کەماڵ ئەو خاڵانە چین ئەو هێزانە چین ینی چی وای لە مرۆڤێکەکە چی وای لە عارفێکەکە لە ناو تەمەنە ڕۆحیەکە بگا بە چوزانم جۆرێک لە باڵایی ساڵەکانی تەمەن دەورە بێن مەسەرەن بۆ نمونە ئەو گونجە کەسێک لە ڕووی تەمەنەوە تەمەنێکی کەم بێ بەڵام جۆرێک لە ڕۆحی کامڵی هەبێ ئەمە دەورە بینە یان تەنها تەسەور وایە ئێمە لە پیریا کامڵە بین لە پیریا چوزانەمەگەین بە شتەکان ئەمە چۆن لێگەدرێتەوە وڵی ئێمە خۆی گومانیتیان نیە مرۆڤ دوو بەشە بەشێکی بریتە لە جەستە و مادە بەشێکی بریتە لە ڕۆح و سەر و مادە بەڕاستی ئەم دوو بەشە بە هەردووشی ئەوترێ مرۆڤ و هەردووچی ئێمە ئەگەر بە شێوەیەکی هاوسەنگ سیرکەین ئەم باسی ئاینی ئیسلامەکەین کە باسی مەولەوی مەولاناکەین باسی عارفێکی مەسیحی ناکەین بەڕاستی باسی عارفێکی بودایی ناکەین باسی دوو عارفەکەین کە مسلمانن دوجار ئێمە ئەگەر سیرکەین لە ئیسلامە بەڕاستی هەردووشی گرنگە هەم جەستە و هەم ڕۆح هەردووشی گرنگە و نابێ هیچ کامیان وەکو کوردەواری خۆماڵێن بری ئەوی تریان بشکێنێ بەڕاستی لەبەرەوە هەردووشی گرنگە چونکە بەشێکی دوجار مرۆڤ بەچی ئەزمونونەکانی بەشێکی گەورە بێ بە هەستەکان کە بە بەشێکە لە جەستە و دواتر بەشێکی شیبریتە لەوەی کە ئەم هەستانە چۆن خوێندنەوەی بۆ ئەکات کە ئەمە چێتەوە خانەی عقل و ڕۆح و ئەوانەی کە کەی سەر و مادەیە بەڕاستی من وا حاڵی ئەبم لە عارفەکان هەردوو لایەنەکان بەلاوە گرنگ بووە بەڵام بێگومان لایەنێکیان گرنگتر بووە کە بریتە لە لایەنی ڕۆحی چونکە ئێمە گەر سیرکەین ئەگەر شعرەکانی ئەو شاعرانی کە لەو بوارە قسەی قوڵیان کردووە ینی هەر خودی مەولەوی کە باسمان کرد مەرجنی ئەو شعرانەی مەولەوی تەنها لە تەمەنی پیریا باسی ئەو شتانی کردێ ڕاستە هەندێک لە ئاماژەکان وا دەرەخەن کە مەولەوی لە تەمەنی پیریا باسی ئەو شعرانی کردووە بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مەولانا خۆ مەولانا لە تەمەنی 38 ساڵیایە کە شەمزە ناسێ گومانیتیان یە پێش تەمەنی 40 ساڵیە چونکە تەمەنی ڕۆحی بە پێی لێکدانەوەی زانستی پسپۆڕەکانی بواری دەرووناسی تەمەنی ڕۆحی لە دوای لە 40 ساڵیەوە دەست پێکە ئەگەر بە پێی تەمەنی کرۆنۆلۆژی بیپێوین بەڵام هیچ گومانیتیان نییە کە ئەکرێت تەمەنی ڕۆحی کەسێک لە تەمەنی 20 ساڵیشەوە دەست پێ بکە و من قەناعەتم وایە و کەسە گەورانە کەسە ڕۆحیانە زۆر زووتر دەستیان پێ کردووە و دواتر ئەگەر ئێمە بچین ئاستی قوڵتر لەوەی کە من کە ناوم لێ ناوە تەمەنی ڕۆحی میتافیزیکی چونکە هەستم کرد ئەو شەی کە ناونراوە تەمەنی ڕۆحی یا سپێشوەڕ ئەیج هەستم کرد ئەو هینە زۆر جێبەجێ نابێت بەسەر کەسانێکی عارفە چونکە ئەوان بۆ مرۆڤی گشتیان داناوە بەڵام گومانیتیانە مرۆڤ عارفەکان مرۆڤی گشتی نین مرۆڤی تایبەتن ئەمانە تەمەنێکی ئەمە ناوم تەمەنی ڕۆحی میتافیزیکی چونکە ئەمان باوەڕیان وایە ئەسڵەن تەمەنی مرۆڤ لە دەرەوەی دنیای مادەوە دەست پێەکە تەواوە ئەگەر ئێمە هەندێک لەسەر مەولانا بوەسێن باشە پانتایی نێو دنیای ڕۆشنبیریمە نازانم ئەتوانم ئەوە بڵێم ینی بە تەواوی هەست بە مەولانا ئەەکەی باشە ئەگەرچی لە حاڵەتی قوڵ بڕێکجا لە حاڵتی قوڵە ڕۆشتوە توێژینەوەی لەسەر کراوە بەراورد کراوە لە ناو دنیای ئەدەبیاتی ئەمە جێگەی کراوەتەوە لە دەرەوە ئێوەش لە ئاسۆیەکەشە بڕێکجار هەرەیە و ئەبێنرێت مەسەن شعری مەولانا وتەی مەولانا تەرجەمەکردنی مەولانا گرنگی مەولانا ئەو هێزەی مەولانا لەکوێوە سەرچاوەگرێت چ بۆ دنیای ئەدەبیاتی کوردی ئێمە چ بۆ دنیای ڕۆشنبیریمان و بە گشتیەکە ژیان بۆ نمونە کاگتور بۆچی لەگەڵ یەکەم دەستپێکی ئشکردنیا بەر مەولانا ئاکەوێ و لە مەولا لە ناو مەولانا قوڵە بێتەوە ئەم هێزەی مەولانا پەیوەندی بە چێوەیە وڵی پرسیارێکی زۆر گەورەیە من پێم وایە گرنگی مەولانا لەبەر ئەوە گرنگە کە مرۆڤ ڕۆحی هەیە ئەگەر تعبیرێک گونجا بێ مرۆڤ ڕۆحی هەیە و مرۆڤ تا ئەو کاتێک کە مرۆڤ بێت و بەشێکی گەورەی بریتی بێ لە ڕۆح ئەبێ ئەو کەسانەی کە قسەیان لە ڕۆح کردووە بە دوایان نابڕۆین بەڕاستی کەسێک لەوانە مەولانایە یعنی ئێمە گە سەیری مەولانا کاتێک کە سەیری مەولانا کە سەیری مەولەوی ئەەکەین یا سەیری شاعرانی عارف ئەەکەین مەحوی ئەەکەین هەر کەسە لەو کەسانەکەین یعنی ئەمان چیرۆکی یەک لە ئێمە هەرێکە لە ئێمە ئەگەر ئەیژێڕێتەوە بەڕاستی یعنی ئەڵێ وەکۆی کە هەر بەیتێکی خۆی هەیەڵێ هەر کەسێ ئەزەنی خوش
هەر کەسێ ئەزەنی خود شد یاری من هیچ کەسێ نەجوست ئەس خود ئەسراری من ئەڵێ هەر کەسێ لە گومانی خۆیەوە لە خودی خۆیەوە کەوتە شوێن من بەڵام هیچ کەم کەسێکیش کە توانی بێت نهێنیەکانی خۆم لە خودی خۆمەوە وەرگێ یعنی ئەتوانین بڵێن تعبیرەکە گونجاوەکو وەکو چۆن ئەوترێ هەموو عاشقێک لەیلایەکی هەیە بە دوای لەیلاکەی خۆیان ئەڕێ لەبەرەوە چیرۆکی لەیلا و مەجنون چیرۆکی شیرین و فەرهاد شیرینۆکی شیرین و خوسرە و بریتە لە چیرۆکی هەموو عاشقەکان ئەمەش مەولاناش بە هەمان حاڵەتە بریتە لە چیرۆکی هەموو ڕوحەکان مەولان مەولەویش بریتە لە چیرۆکی هەموو ڕوحەکان بەرگوڵێکی زۆر باش و بەنسبەت بەرنامەکە من حەزەکەم میقراس بچینە سەر ناونشان و تایتڵەکە کاک زۆر بابەتی تەمەن لای مەولانا زۆر جار باس لەوە ئەکرێڵێن ئەو مناڵی کە لە دایەگە بێ و بە گریان دەست پێیەکە یەکڕاست پەیوەندی بەوە هەیە لە دنیاکەی ترا پچڕاوە ینی پچڕاوە لە دنیاکەی تر بە جۆرێ لە جۆرەکان تەمەنێکی تری هەبووە پچڕاو و داخلی ناو تەمەنی تازە بێ من پێم باشە لەو دێڕە بە ناوبانگەی مەولاناوە دەست پێ بکەم کە لە ناو ئەدەبیاتی کوردیشا زۆر باوە حتا تێ هەڵکێشش کراوە لای هێمنی مکوریانی زۆریش بەکارهێنرێتەوە بشنەوە زنيت حكاية میکند از جداییها شکایت میکند شکایەتەکە چییە مثلا جیابوونەوەکان چین حکایەتەکە چییە ئایا مەولانە هەر بەڕاست باوەڕی بەوە هەیە کە پێش ئەم تەمەنی ئێستا ئەم تەمەنی کە دەستپێکە لە لایەک بوونەوە تەمەنێکی ترەیە شتێکی لەو بابەتە بەرچاوەکەوێت بڵێ وڵایی بابەتێکی جوانە دووروژان جەنابەت ئێمە ئەگەر سەیری مەولانا بکەین ئەتوانین نە تەنها مەولانە عارفەکانی تریش بەڕاستی مەولەویش باوەڕیان وایە تەمەنی مرۆڤ هەڵەیە کە وا بیرکەینەوە کە لە بەپی تەمەنی کرۆنۆلۆژی یا فیزیکی بیپێوین ینی وا بیرکەینەوە کە جەنابەت یا من یا هەر مرۆڤێت تەنها ئەو کاتە تەمەنی دەستی پێکردووە ئەمە لە دیدی عارفەکانەوە ئەڵم تەنها و کاتە کە لە ڕۆژی فلانی ڕۆژی ئەوەی مانگی ئەوەی ساڵی ئەوە لەدایک بووە ئەمان لەگەڵەوە بۆ چوونانین چونکە باوەڕیان وایە ئەمە لە ئەسڵا خەڵکی نیشتیمانێکی ترین و ئەسڵەن وشەی نیشتیمان لە دیدی عارفەکانە یعنی جیهانی پێش جیهانی مادە وەجایە لە وشەی نیشتیمان لەوەی کە ئێستا لە فەرهەنگی ئێستا بەکارهێنرێکە بۆ با بڵێن چوارچێوەیەکی جوگرافی یا شوێنێکی جوگرافی بەکارهێنرێ یعنی بە ئاشکرا لەو بەیتەی کە جەنابەت ئاماژت پێکرد مەولەوی باسی مەولانا باسی ئەوە کە مەسەن نەڵێ بشنەوەستنەی چون بشنەوەستنەی چون شکایەت میکند از جوداییها حکایەت میکند طبعا ئەمەی ڕاسترە تا ئەوەی کە بشنەوەستنەی چون حکایەت میکند از جوداییها شکایەت میکند چون کۆنترین و معتەبەترین نوسخەی بە پێشەوانەوەیە کە لە پێما بێ هەر لە دنیای ئەمەشە وا وڵاهی خۆی ئەوە ڕاستەکەی هەڵە ڕۆشتووە ئەجی ناخۆی لە ئەسڵا بشنەوەستنەی چون حکایەت چون شکایەت میکند از جوداییها حکایەت میکند گوێ بگرە لە نەی چونکە سکاڵا ئەکات سکاڵای حاڵی خۆیەکە لە دووریەکانی خۆی حکایەتەکە چیرۆکەکان نەیجێڕێتەوە لەوێ ئەڵێکی کەس نەیستان کومڕە ببریدەن دەرنەفیرم مەرد و زەن نالیدەن کە منیان لە نەیستان بڕیوە نەیستان یعنی قامی شەڵان لە دیدی مەولەویەوە لە دیدی مەولاناوە قامی شەڵان بریتە لە دنیای ڕۆحەکان دنیای سەروی مادە ئەو باوەڕی وایە تەمەنی مرۆڤ لە ڕاستیە لە دنیای سەر و مادەوە دەست پێەکە ئەوەی عارفەکان زۆر باوەڕیان بە مەسلەیەکێک کە پێوترێ ئەلەستە ئەوەی کە ئەڵێ کە مەولەوی خۆشمان زۆر باسی ئاهدی ئەلەستە ئەکاتەوە من هەر جەزوەمەی لە دمەستەم هەدیان فیداکەی ڕۆی ئەلەستەم ڕەحمەتت لێبێ زۆر جوان هێنات یعنی باوەڕیان بە ئەوە هەیە کە ئێمە لە دنیای ڕۆحەکانە خدا کات ئێمەی دروست کردووە ڕۆحەکانی خەڵق کردو یەکەم جار هەل لەو کاتە قسەی لەگەڵ ڕۆحەکان کردووە ئەلەست و بێڕەبیکم ئایا من خدای ئێوە نیم ئایا ڕۆحەکان کە من خۆم ڕۆحم دروست کرد و خەڵقم کرد و کردمە ناو لەشی مرۆڤ ونفخت فيه من روحي آيا من خاونتان نيم آيا من خداي ايوه نيم قالوا بلا لو كاتوا وكو كدواري خمان لقالوا بلاوه لقالوا بلاوه وان باوريان وين الروح هي بلام دوایی بەپێی قۆناغەکان هاتووە مەسەن لە قۆناغێکا مەولەوی مەولانە باوەڕی وایە کە مرۆڤ بڵێن ڕۆح هاتووەتە ناو جەمات حاڵەتی با بڵێن بێجان لە بێجانیەوە دواتر گوازراوەتەوە بۆ حاڵەتی با بڵێن گیانلەبەری ببوونە ڕۆکی دوایی لە ڕۆکیەوە بۆ گیانلەبەری لە گیانلەبەریەوە بۆ مرۆڤی و لە مرۆڤیشەوە ئەشێتەوە جارێکتر بەرەو مەلائیکەت یعنی ئەو شعرە بەناوبانگەی مەولانا کاڵێ ئەز ژەمادی مردم و نامی شدم بەس نوما مردم ز حیوان بەرزەدەم لە نەماتی مردم و لە بووم بە با بڵێن بووم بە ڕوەک وەز نوما مردم ز حیوان بەرزەدەم لە ڕۆکیش مردم و گوازرامەوە بووم بە گیان ئەوەی کە جەنابەت وتت لەسکی دایکەوە مناڵ کە ئەگری قسەیەکی تەفسیرێکی عیرفانی بەقوت و بەهێزیشەوە پێشم وایە واقعەتی تایە کە
کە بەڕاستی مرۆڤ کاتێکە ئەگری لەم دنیاە ئەگری لەبەرەوەی کە هەستەکە هاتووەتە جیهانێکی ترەوە کە ئەو جیهانە جیاوازە لە جیهانەکەی پێشووتری. کاگتۆر پرسیارێکی تر من هەر لە بەڕێستەوە وەرم گرتووە لە نووسینەکانی بەڕێستەوە سەرنجێکی بەجێ و کاریگەر لای مەولانە پرسێکی وەکو تەمەندرێژی یان فرێزی تەمەندرێژی و دەستەواژەی تەمەندرێژی و تەمەنە درێژ بێ ئەمانەکە یەکڕاست پەیوەندی بابەتەکەمانەوەیە مەولانە ئەمە بە جۆرە لە جۆرەکان ئەڵێ من لە ڕەهەندە لە شەیتانەوە وەرگیراوە لە شەیتانەوەتوە لە کاتێک ئەمە زۆربەی جار لە دوعاکانمانە مەسەلەن ئەکرێ باسی بکەین یا داوای بکەین یا بۆ کەسێکی تری بخوازین من تەرکیزم لەسەر ئەوە بوو پێچێ پەیوەندی بەوە هەبوو بێ کە ئەڵەی تەمەنێ درێژ بێ چوزانم بە جۆرە لە جۆرەکان بەرچەندێتی و بەرژمارە ئەکەوین بەرجۆرێک لە کوالتی ناکەوین نازانم سەرنجەکەم وایە یان نا بۆچی مەولانایانێ ئەم سەرنجی بەڕێزل لەسەر ئەوە چیە پەیوەندی تەمەنی درێژ و پرسێکی وەکو دۆخی شەیتانی وانە لای مەولانە وڵاهی من نایشارمەوە کاتی خۆشی من کە کاتێک گەڕامەوە بۆ دەقەکانی مەولانە بۆ ئەوەی لێکۆڵنەوە بکەم لەسەر ئەو مەسەلەی تەمەنە کاتێککە بەسەر ئەو دقا کەوتم کە کەوتی داوای تەمەند درێژی لە شەیتانەوەیە زۆر بەلامەوە سیر بوو چونکە وەکو بەڕێز دەڵێ ئێمە لە ناو کولتوری خۆمانناوە لە ناو ئیسلامیشا زۆر جار یعنی ئێمە داوای تەمەند درێژی بۆ کەسەکانەکەین زۆر جار بۆ مناڵێک کەسێک خۆشمانەوێ بۆ کەسێکە خۆشمانەوێ وەنیخوا تەمەند درێژ بی بەڵام کاتێک کە سەیری مەولانە ئەەکەین دەڵێ داوای تەمەند درێژی لە شەیتانەوەیە هۆکارەکەی ئەوەیە تەبعاً ئێمە ئەزانین کە لەو چیرۆکەی چیرۆکی خلقەت یعنی کە یەکەم جار با بڵێن شەیتان یا ئیبلیس با بڵێن بەر نەفرەتی خۆ ئەکەوێ کاتێککە بڕیار کڕنوش بۆ دروستکراوی خوا دروستکراوی مەزنی خوا کە مرۆڤە کە نەبا کاوش بابەتێکی زۆر قوڵ و فەلسەفی و عرفانی قوڵە من ئێستا کاتم نییە باسی کەم کە خۆزگە دەرفەت هەبووایە باسم کردایە چونکە وەکو عارفەکان ئەڵێن زۆر بە کورتی بڵێم عارفەکان ئەڵێن شەیتان لەوا کوێر بوو کە وای زانی ئەو مادەی بینی کاتێک کە خوددا فەرمووی وإذ قال ربك للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس ئەوان ئیبلیس تەنها مادەی بینی کە بریتی بوو لە قڕ و پێگاتەی مرۆڤ بەڵام فریشتەکان پشتی مادەیان بینی کە ئەو ڕۆحە ئەوان کڕنوشیان بۆ ڕۆحی خوددا برد لە ناو لەشی مرۆڤە کەنوە لە فەخت و فیه من ڕوحی بوو کە ئەمە قوڵبینیە خودی حلاجش لە کتێبی تەواسینە ئەو مۆزوعی بە وردی و زۆر بە قوڵی باس کردووە ئەگەر بێمەوە سەر ئەسلی مۆزوعەکە لەو کاتا شەیتان کە هەڵە گەورەکەی کرد کە با بڵێن بێفەرمانی خۆی کرد کڕنوشی بۆ دروستکراوی مەزنی خوانە برد کە مرۆڤ بوو لەو کاتە لەبری ئەوەی مەولاناڵێ لەبری ئەوەی داوای ئەوەی بکە کە خوددایە لێم ببوورە لە ژاتیەوەی کە بڵێ توب عەلەی وتی ڕەبی ئەنظرنی إلى يوم يبعثون خوددایە لە قورئانە تەمەن شوێکی قورئانیە ئەڵێ خوایە چاوپۆشی لێ بکە هەتا ئەو کاتێک کە ژیانی ئەم دنیا کۆتایی پێیە هەتا ژیانی مادی دنیا کۆتایی پێیە ئەڵێ مەولانە ئەڵێ کاش میگفت کە تو بیا ڕەبەنا خۆزگە بیوتایە کە خوددایە لێم خۆش بە کەواتە لێەوە نەقدێکە کە داوای لێ خۆشببوونی نەکرد داوای لێ خۆشببوونی نەکردووە بەڵام تەنها هۆکارەکە ئەوە نییە بەڵکو هۆکارەکە دووەمەکە ئەوەیە کە مەولانە ئەڵێ مرۆڤ ئەڵێ شەیتان و ئیبلیس و ئەوانشی کە وەکو ئیبلیس بیرەکەنەوە لە تەمەن ئەڵێ کێشیان ئەوەیە کە تەمەن تەنها لە ڕووی چەندێتیەوە ئەبینن یعنی بەلایەوە مەسەن گرنگە کە ئەگەر لە جاتیەوەی 6 ساڵ بژی یا 50 ساڵ بژی مەسەن 80 ساڵ بژی 100 ساڵ بژی ئەڵێ کێشەیەکی گەورەیە مرۆڤ واسەیری تەمەنکە ئەڵێ چونکە مرۆڤ ئەبێ بزانێ گەورەترین پرسیار ئەوەیە لە خۆی بکە باشە من تەمەنم بۆچی ئەوێ خۆی ئەبێ ئێمە تەمەن لە ڕووی چەندێتیەوە چۆنیەتیەوە گرنگ بێ بەلامانەوە نەک لە ڕووی چەندێتیەوە من تەمەنم بۆچی ئەوێ یعنی لێران نمونەیەکی زۆر جوانێت ئەهێنێتەوە نمونە بە دوو جۆر گیان لەبەر لە ژیانە ئەهێنێتەوە قەلەڕەش و لەگەڵ هەنگ ئەڵێ قەلەڕەش ئەگەر تەمەنی چەندێ درێژ بێ دوو لە ڕووی بەڕێستان و گوێگرە خۆشەویستەکان و بینەرە خۆشەویستەکان هەتا تەمەنی درێژتر بێ زیاتر پیسایی ئەخوا شتی پیس ئەخوا چونکە قەلەڕەش بەوە ناسراوە کە زۆر جار پیسایی خۆی و پیسایی جانەبەرەکانی تریش ئەخوا یعنی ئەیهێنە قەلەڕەش لە لای مەولانە هێمای مرۆڤە دنیا پەرستەکانە کە تەنها ئەوێ با بڵێن درێژ تەمەنی درێژ بێ بۆی کە خۆشی جەستە زیاتر ببینێ نەک خۆشی ڕۆح و گەورەبوونی معنەوی و تەمەنی ڕۆحی و ئەوانە گەشە بکە بەڵام ئەو ئەڵێ تۆ بێ وەکو هەنگ وابی هەنگ هەتاوەکو تەمەنی لە ڕووی چەندێتیەوە چونکە لە ڕووی چۆنیەتیەوە ماهیەتێکی هەیە و خۆی ئەزانێ تەمەنی بۆ چییە لەبەرەوە هەتا تەمەنی درێژ بێ
لە ڕووی چەندێتیەوە زیاتر بۆنی گوڵەکانەکە زیاتر بۆنی با بڵێن مێرگەکان و شوێنە خۆشەکان و درەختەکان و دارستانەکان زیاتر ئەبینێ باخچەکان زیاتر ئەبینێ لەبەرەوە ئێمە وەکو هەنگوابین نەک وەکو قەلە ڕەشوابین. کاک دکتۆر با بچینە سەر مەولەوی و تەقە لە دەرگای هەنێ لە شارەکانی ئێویش بین عمرم سەراپا غەرقی غەفڵەتەن واڵی سپیدەی شکۆفەی پیرین چوزانم پیری گەنجی هەستی بوون نەبوون ئەمانە لای مەولەوی پێگەیەکی زۆر زۆر دیاریکرا و تایبەتیان هەیە. تەمەن لای مەولەوی چۆنە مەولەوی چۆن ڕوانیوێتی تەمەن ڕوانیوێتیە تەمەن باشە پێناسەی مەولەوی بۆ تەمەن چۆنە تەمەنی کۆرۆنۆلۆژی و تەمەنە ڕۆحیەکە لای مەولەوی چۆن بەراوردکراون ئەوەندەی ئاگادار بی ئەم ناوبڕە وەرەگرم و دەست پێەکەینەوە. بینەرانی عزیز پاش ئەم ناوبڕێ مەولاتە. بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتان کاک زۆر پێش ناوبڕەکە بەسمان لە مەولەوی کرد دیدی مەولەوی بۆ تەمەن عمری غەفڵەتی مەولەوی پیرەکانی مەولەوی مۆسپیەکانی مەولەوی چۆن ئەڕوانێتە تەمەن تۆ تەمەنێت چۆن بینیوە لە ناو تێکستەکانی مەولەوی تاوەگۆزیێن. بەڕاستی ئێمە گەر سەیری دقەکانی مەولەوی تاوگۆزی بکەین ئەتوانین بڵێن نمونەیەکی ئێجگار جوان و باڵایە لە باسکردنی تەمەن. یعنی ئێمە ئەگەر پلەبەندی ئاسانیش نییە بە پلەبەندی بە خێرایی بێڵێن بەس بۆ نمونە مەولەویش بە هەمان بۆچوونی عارفەکان و مەولانە باوەڕی وایە کە تەمەنی ڕاستەقینەی مرۆڤ لە پێش دنیای مادەوە لە پێش جەستەوە دەستی پێ کردووە. یعنی ئەسڵەن ئەویش وشەی مەوتن بەکارێنێ ئەگەر مەولانە وشەی نەیستان بەکاربێنە قامیشەڵان بەکاربێنێ مەولانە وشەی مەوتن ئەڵێ مەوتنی حەقلی مەوتنی ئەسڵی نەخاتر لەوان ڕێشەی مۆبەتت نەڕووی خاکوان مەوتنی ئەسلی نەخاتر لەوان ئەڵێ نیشتیمانی ڕاستەقینەت لەبیر شوتەوە مەولەوی تاوگۆزی ئەڵێ ڕێشەی خۆشەویستیت لەسەر زەوی داکوتیوە تۆ بیرشوتەوە کە خەڵکی شوێی و بیرشوتەوە کە نیشتیمانێکی چەند خۆشت هەبوو و ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو نیشتیمانە خۆشەی خۆت و بۆ لای خۆشەویستەکەی خۆت کە خوددایە لەبەرەوە ئەڵێت بۆچی بڕیارت داوە دڵ داکوتی بە زەویە یعنی تعبیرێکی زۆر جوان بەڕاستی بەکار ئەهێنێ اینجا طبعا ئەگەر دواتر بێن سیرکەین مەولەوی وەکو بەڕێزت وتت یعنی کۆمەڵێ وشە بەکار ئەهێنێ کە شکۆفەی پیری مەسەلەن یاخود باس لە هێزی پیری ئەکا هێزی پیری آخر بەجددی لە لای خەڵکی ئاسایی زۆرجار باسی بەهێزی پیری ئەکرێ نەک باسی هێزی پیری یعنی مەولەوی کە باسی بەهێزی پیریەکە ئەڵێ بۆچی باسی هێزی پیرەکە چونکە ئەڵێ تەمەنی ڕوحی هەیە تەمەنی ڕوحی کە ئەو تەمەنە ڕوحیە لە هێزە با بڵێن کڕۆنۆلۆژیەکان جستەکان نایەتێ ئەڵێ سەرمایی میوەی عیرفان هەریدن ڕێکمە بەستی لەوەیە بالضبط ئەوەیە یعنی جەنابەت ئەڵێ یعنی من خۆم یەکێکم لەوانە بەڕاستی نایشارمەوە هەموو مرۆڤەکان نەبێ قسەکەی هاوڕێی خۆشەویستمان دکتۆر محەممەدی خانی کە ئەڵێ من قژم بۆیە هەندێک جار هینەکەم ڕەشەکەم چونکە بەڕاستی لەگەڵ کە کاتێ هینی مۆسیپیەکانی سەری خۆم ئەبینم هەز بە جۆرە لە لاوازی یا هەز جۆرە لە بێتاقەتیەکەم بۆیە ڕەشێکم بەس من لە دوای ئەوەی کە ئەو شعرانەی مەولەویم خوێندەوە هەر بەڕاستی خۆم ئەو نیگەرانیم ڕەویەوە چونکە هەستم کرد ئەسڵەن مەولەوی پێتەڵێ پیری گەورەیە ئەسڵەن پیری بەهێزیە بەڵام هێزی جەستەنا هێزی ڕۆح پیری بریتە لە گەنجبوونەوە بەڵام گەنجبوونەوەی جەستە نابە تەنها بەڵکو بریتە لە گەنجبوونەوەی ڕۆح خۆی قسەیەکی فەیلسوفێکی هەیە بە ناوی جۆن ڕۆمان من زۆر جار باسم کردو و باسی یەکەم ئەڵێ مرۆڤ سێ جۆر گەنجی هەیە هناك بعربية الله هناك 3 أنواع من الشباب سيجور لجنجي هي شباب القلب وشباب الجسد وشباب العقل شباب ضلي جنجتي ضل وجنجتي عقل وجنجتي جسد بلام ولكن للأسف قلما تجتمع هذه الأنواع معا بلام بداخل لكسيك لمروفيك زور بكامريك كويكا لم هم سيسور جنجتي جسد وجنجتي ضل وجنجتي عقل كوبيتوا بس من قناعات موايا أكريل عارفة كان ئەمسیانە کۆبێتەوە کاک دکتۆر ئەوەی ئێمە ئاواتی بۆ ئەخوازیین زۆربەی جار لە تێکستی فۆلکلۆری ئێمە شایە و هەم لەناو فۆرمەعامەکە جۆرێک لە ئاوات خواستن هەیە و لە بەردەم ئاوێنەیە و بۆ تەمەنی گەنجی و بۆ توانای ئیشکردن و بۆ جوانی بۆ پێستی چوزانم ساف و ئەمانە یعنی ئمە زۆر لەوانەیە
بەدیدا عیرفانەکە زۆر ئەمە نەخوا ئاخپەی جوانێکم گەڵێ دماوە تاشکات و پیریم کردێژە لاوە ئەمە لەناو عیرفانە لەوانەیە پێچەوانەکەی ڕاست بێ ینی لەوانەیە ئەسەر لە تەمەێکی گەنجی ئاوات بۆ بخوازی پیر بی بگی ڕاستلێ کەماڵوانێ بە دڵنیاییەوە چونکە ئەو قسە لێرا گرنگە زانی خۆی یەک شتی گرنگ هەیە لەم مەسەلا مرۆڤ ئەسەر دەروونناسی شاوە ئاڵێەوە ینی لە دەروونناسیە لێکۆڵەرەکانی دەروونناسی ئەڵێن مرۆڤ بریتە لە چی بریتە لە سێ کوچکەیەک کە سێ کوچکەکە بریتە لە سێ بەش بریتە لە بیر لەگەڵ هەست لەگەڵ ڕەفتار ئەمە دەروونناسەکان زۆر پێداگری لەسەر بەرەکەن وە کاتی ئەوانشی کە چارەسازی دەرونین ئەیانەوێت کەسێک کە باری دەرونی تۆزێک ناڕەحەتە یا تووشی ناڕەحەتیەک بووە با بڵێن زەبرێکی دەرونی قورس بووە زۆر کات ئیش لەسەرەوەکەن چی بکەن لە سێگۆشەی سەرەوە بیرەکەی چاککەن بۆی وردەوە دە هەستەکانی چاک بێ بۆیە دوایتر ڕفتارەکانیشی چاک بێ دەروونناسەکان زۆر لە کۆنەوە ئەمەیان با زانیوە و هەستیان پێکردووە چونکە مەولانا ئەڵێ ئادەمی دیدەست و باقی پوست است دید آن است آن که دیدی دوست است ئەڵێ مرۆڤ بریتە لە دنیابینی مرۆڤ بریتە لە دنیابینی ئادەمی دیدەست مرۆڤ بریتە لە دنیابینی و باقی پوست است شتەکانی تر بریتین لە توێکەڵ یعنی دنیابینی بریتە لە کاکڵی ژیان و شتەکانی تر جەستە و ئەمانە بریتین لە توێکەڵ دنیابینیش چییە ئەڵێ دید آن است دوای خۆی تعریفیەکە پێناسیەکە ئەڵێ دید بریتە لە چی دید آن است آن کە دیدی دوست است دیدیش ئەوەیە کە دۆست چۆن سەیری ژیانەکە ینی خوددا چۆن سەیری ژیانەکە خوددا وا سەیری ژیانەکە کە ژیان واتایەکی گەورەتری هەیە لە جەستە بەڕاستی ئێمە لە شوێنێکی ترەوە دەست پێکەین و بەرەو شوێنێکی ناکۆتایی ژەڕۆین بەڕاستی ڕۆڵی فەزیلەتەکان دەوریان کاریگەریان لە ناو تەمەنی مرۆڤە مەسەن ڕازگۆیە وەفایە مەسەن چەمکی وەفا لای مەولەوی لای مەولانا ئەمە چەند گرنگن ینی مرۆڤ تەمەنی مرۆڤ لەگەڵ وەفایە لەگەڵ ئەم جۆرە لە فەزیلەتە ئەمە چۆن باس کراوە ڕەهەندەکانی چین بینینی بەڕێسان بە ئەو دۆخت چۆنە خۆی بێگومان پرسیارێکی زۆر زیندوو گرنگت کرد بەڕاستی مرۆڤ کاتێک کە لەگەڵ بەهاکانە بە شێوەیەکی گشتی دەتوانێت تەمەنی هاوسەنگ کاتەوە ینی بە کورتێکی بە بەهاوە بژی لە ژیانە بێگومان تەمەەن زۆر مانایەتی جوانیە بێ ڕاستە لە هەندی ڕۆوە قورسە بێت تەمەن چونکە تۆ بیرکەرەوە ئەگەر مرۆڤێک لەم سەردەمەی ئێستا بێوێ ڕازگویانە بژی زۆر باجەکەی قورسە بێ مرۆڤێک لەم سەردەما کە زۆر جار با بڵێن تەنها پێوەرە مادیەکانە بێ بە پێوەرێکی سەرەکی زۆر قورسە ئەتوانێت بژی بەڵام لانی کەم لەگەڵ دەرونی خۆیان لە ئاشتیا ئەژی چونکە مەولانا باس لەوە کاڵێ ئەستەناقۆزهەوەی دڵ پشتم شکست ئەڵێ مرۆڤ لە چی بەچی پشتیشکە لە پشت مرۆڤ بەوە ناشکێ کە بۆ نمونە تووشی ڕووداوێکی هاتوچۆ بێ تووشی بەوە بێ کە پشتی با بڵێن بە زەبرێکی دەرەکی بەوە پشتی ئەشکێ کە ناوەوە دەرەوەی دژی یەک بن ناوەوەی بیر و باوەڕ و پرەنسیپەکان پارادۆکس بێ بەڕاستی بەوە مرۆڤ پشتی ئەشکێ جا ئێمە یینەوە سەر مەسەلەی بەهاکان وەفا مەسەلەی وەفات لێرا حەزەکەم یەک ئاماژە بە شعرێکی مەولانا و مەولەوی بکەم یەکەم جار ئاماژە بە شعرەکەی مەولەوی ئەەکەم ئەجا دوای مەولانا من قەناعەتیشم وایە لێرا وەکو ئەوە ناکە خۆم کوردم و با بڵێن ئەمەوێ بە زۆر شتێک زاڵکەم بەسەر شتێکی ترا لێرا بەڕاستی مەولەوی تاوگۆزی زۆر بەهێزتر لە مەولانای ڕۆمی باسی لە مەسەلەی وەفا و تەمەن کردووە ئەڵێت عمرنی ئازیز هەر عاد بیەن کەس جە عمر و وێش وەفاش نەدیەن یعنی مەولەوی زۆر قوڵ بەڕاستی ئیشی لەم بەیتا کردووە ئەتوان بڵێم بە دۆستەکەی بە خۆشەویستەکەی ئەڵێ یا بە هاوڕەکەی ئەڵێ عمرنی ئازیز ئەڵێ تۆ عمری یعنی تەشبیهی یارەکە بە تەمەن بەڵام هوەرەکە لە دواترا دەرەکەوێت عمرنی ئازیز هەر عاد بیەن ئەڵێ بەڵام بەداخەوە بۆ بە عادەت کە کەس جە عمر و وێژ وەفاش نەدیەن کەس لە تەمەنی خۆی وەفای نەبینیوە طبعا وشەی وەفا لە زمانی عەرەبیە ئەگەر وردیکەینەوە قوڵیکەینەوە وەفا یعنی گەڕانەوە هەل لە قورئانیشا مەسەلەن حتى توفته رسلنا وهم لا يبخسون لقرآن وشي وفاء بمعنى قرانويت وفاء يعني خوي اگر ودي شي كيتو وفاء يعني شي يعني كسب قريته بولا كسك كباش دابرانه يعني كسك هيك ناسيوا دواي بقريته بولا نق يتلي دابريت يعني وشي زور قوله وفاء وشي مولانا هاتوا مولوي هاتوا ام وشي قراوته بولا يعني كرونولوجيكي اصلي وشكا بلان بتوظيفه معرفي ابستمولوجي شي تاكل وكاله عمرني عزيز هر عاد بيان تو عمري مني عزيزكم بلان بداخل هر عادت بوا
کەس جعور وێژ وەفاش نەیەن کەس لە تەمەنی خۆی وەفای نەبینیوە یعنی وەفاییان نەیبینیوە کەس نەیبینیوە تەمەنی بگەڕێتەوە بۆ گەنجی کەس نەیبینیوە ڕۆژەکانی پێشووی بۆ بگەڕێتەوە چونکە ڕۆی ناگەڕێت بەڵام مەولانای ڕۆمی هەمان من واز دەکەم کاریگەری مەولانای ڕۆمی لەسەر مەولەوی هەیە بەڵام لەوە مەولەوی گەورەترە بەڕاستی بە بەڵگەوەی ئێستا ڕوونیەکەمەوە کە ئەم تەوزیفی ئەوەی مەولانای ڕۆمی کردووە بەڵام بە پەرەپێدانێکی تازە مانایەکی تازە تێپەڕاندووە مەولانای ڕۆمی ئەڵێ چی لە دیوانی شەمسا ئەڵێ عمر ڕا نەبووە وەفا ئیلا تو عمر باوەفایی باوەفا ئەڵێ عمر ڕا نەبووە وەفا ئەڵێ عمر وەفای نەبووە عمر وەفای نەبووە ئیلا تو عمر بێژگە لە تۆی عمر یعنی ئەمی بڵێن مرۆڤی کردووە بە هاوتای عمر کە شتێکی معنەویە ئەبستراکتە باوەڵێن ئەمی کردووە بە شتێکی کۆنکرێتی عمر خۆی شتێکی معنەویە بەڵام ئەم هاتووە کردوێتی بە شتێکی مادی یارەکەی کردووە بە هاوتای چی عمر ئەڵێ عمر ڕا نەبووە وەفا عمر وەفای نەبووە گەڕانەوەی بۆ نەبووە ئللا تو عمر بێژگە لە تۆی عمر ئەی خۆشەویستەکەم باوەفایی باوەفا تۆ بەوەفایت و بەوەفایت و بەوەفای گەڕاویتەوە بەڵام مهمیەکەی لە چایە ناسیکەکەی مەولەوی لەویایە ناڵێ ئەڵێ یعنی بێوەفایی یارەکەی مەولەوی ئەوەنە بە ناسک هێناویەتی وەکو چۆن ئەڵێ هیچ کەس نەواچۆ وەفەرهاد ڕەندەن نەخشیری نێژڕە نووسەکەن ئەگەر چی هەندێکڵەنەوە شعری مەولەوی نییە بەڵام ناسکی مەولەوی زۆر ئەی بڕێکە شعری مەولەوی بێگە زۆر جارەوتە شعری خانای قوبادیە یعنی لێرە ئەڵێ ئەی یار ئەگەر تۆ وەفات نەبێ خەتای تۆ نییە ئەوە عمر خۆی وایە کە وەفای نییە ینی گەورەیەکەی لێرە ئەتوانڵێن ناسکی مەولەوی لێرە دەرەکەوێت کاکتۆر ئەگەر بڕێک بە کورتی جوام دەیتەوە زۆر سپاس دەکەم بڕێک پرسیارم ماوە ئەمەوانی هەلەکە زۆر باش بقۆزمەوە ئێمە باسمان لەوە کرد لە پێش ئەم تەمەنەی خۆمانە تەمەنێکی تر هەیە کاتە لە ڕێی چەمکی وەفاکەوە و وەفاتکردنەکەشەوە کە زۆر بەکارێنێ لە دۆخە عەرەبیەکە و پەڕێوێتەوە بۆ ناو زمانی ئێمە کەواتە لە دوای ئەم دنیایەشەوە دنیایەکی تر هەیە وەک چۆن لە پێش دنیا ئەم دنیایەوە دنیایەکی تر دقیق وایە ینی ئەوان بۆ جۆرە بەڵێ ئەوان باوەڕیان وایە هەر ئەو بەیتەی کە پێشتر باسمان کرد ینی بە کورتی ئەمان یعنی ئێمە لە گەرسی شعرەکانی مەولەوی بکەین هەمووی ئەوەی کە ئەڵێ یاران وێردن بەداخەوەسە بەیتەکەم زۆر نایێتەوە خۆی تەشبیهەکە بەچی خۆی تەشبیهەکە بە خڵتەی شەراب ئەڵێ یاران تێپەڕین چونکە ساف بوون چونکە جوان بوون ئەوەی ئەڵێ هەر من چۆن دوردمامەوە هەر من دوردمامەوە بەداخەوە بەیتەکەم ئێستا نایێتەوە خەیاڵ یاران وێردن مەی بەکامەوە هەر منیش وەک دوردن مامەوە ئەڵێ یاران وەکو مەیەکی سافی چونکە شایانی ئەوە بوون کە بە پاکی بڕۆن تێپەڕین بەڵام من چونکە هێشتا پاک نەبوومەتەوە خەڵتەم وەکو خەڵتەی شەراب کە خەڵتەی شەراب لە ناو هینا ئەمێنێتەوە ئەوەی کە با بڵێن لە ناو پەیکەکە ئەمێنێتەوە ئەڵێ من هێشتا وەکو خەڵتەکەوان پاک نەبوومەتەوە بەڵام منیش ئەگەر پاک ببمەوە کاتی ئەوە بێ ئەچمەوە ئەگەمەوە بە یاران و باوەڕیان وایە بۆ ئەمەش هەرم هەمان بەیتێکی مەحویە ئەڵێ بەجێ ماوم لە یاران وا بەجێ ماوم ئەجەل زوو بە بەمردن لەم قسووری ژینە لەم قسووری ژینە ئیستیعفانەکەم چی باشە یعنی هەمان حاڵەتە کە مەولەوی کە وتوێتی مەحویش بە هەمان شتەکەی ئەگەڕێنەوە بۆ لە یاران ئەحمەدی مفتیزادەش بەڕەحمەت بێ یاران جە من لەو سەحرایە شتی لە وابەتە هەیە لەونەشە باشە من بۆم گرنگە باز لە جۆرێک تەمەر بکەم کە لەگەڵ ئەوی تری معشوقا بەسەرە برێ تەمەنێک بەس خۆتی تەمەنێکگەی لەگەڵ ئەوی تری معشوقایە جۆرێک لە گرنگی و لە ئەهمیەتی هەیە لە جەرگەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێتەنایە بەڵام تۆم هەبێ لە ئینفرادی باشە باز لەو تەمەنم بۆ بکە کە لەگەڵ ئەوی تری معشوقا بەسەرە برێ بریتە لە تەمەنێکی ڕۆحی ئەوە چۆن باس زۆر قسەیەکی جوانە چونکە ئێمە نابێ باوەڕمان وابێ ئێمە بە کورتی معنەویەت بەڕاستی کاتێک پێوترێ معنەویەتی ڕاستەقینە و ڕەسەن کە تۆ لەم ژیانە بەهرەی لێبەری پێشەوەی لە ژیانەکەی تر ئێمە بێ بەهشت لێرە لە دەرونی خۆمان و لە ژیانی خۆمان نادروستکەین نەک چاوەڕێ ئەوە بین کە خۆمان بتەقێنینەوە یا خۆمان بگوژین یا خەڵک بگوژین ئەو کاتە لە دنیاکەی ترا وەڵا بچینە بەهشت و ئەوانەمە بۆ ژوونێکی بەڕاستی زۆر ساویلکانە و نەزانانەیە ئێمە ئەگەر سەیری ئەوە بکەین بەڕاستی من پێم وایە بەیتێکی مەولانە هەیە زۆر بۆ ئەم حاڵەتە ئەخوات تەمان پێشەوەش بەڕاستی بەیتێکی مەولەوی هەیە کە گرنگە باسی بکەم ئەنجا بچمە بەیتەکەی مەولانە مەولەوی ئەڵێ بێبەدەڵەن عومر خاسەش هەر پاسەن
باخت شوي معشوق ببدل خاصن كأم بيتها هر كاغ أحمدي مفتي زاده خوي برحمت به لناوية لنواركان يا لكاستكان يا هناويتي وباولين بقريانا وباسي أكازور زور بلايا وجوانا الله كرترين وكاريجرترين بيتك كمن بيني بيتم لأدبياتي كردي وفارسي وعربية كباسي تمني كرد به أو بيتي مولوية كالله ببدلا عمر خاص شهر باسن الله مولوي الله تمني مروف اشتيك بديلي نية هیچ بدیلێکی نییە کە مادام تەمەنی مرۆڤ هیچ بدیلێکی نییە یعنی هیچ شتێکی مادی هیچ شتێکی تر ناتوانێت ببێتە بدیلی تەمەنی مرۆڤ ئەبێ بیدەی بە شتێک کە ئەوش بدیلی نەبێت کە خوایە تەنها شتێک کە هەبێ بدیلی نەبێت تەمەنە و تەنها شتێکیش کە بدیلی نەبێ خوایە بۆیە ئەبێ ئەم تەمەنە بی بە کەسێک کە بێبەدیل بێ بێبەدەڵن عمر خاصش هەر پاسن باختش پێی معشوق بێبەدەڵ خاسن بێ بە معشوقی بێبەدەڵ اینجا ئەلێرا یەک بەیتەکەی مەولەوی ئەگەر کاتم بی بەیتەکەی مەولانا بەیتێکی هەیە زۆر جوان باسی ژیانەکە ئەڵێ ژیان سێشتە ئەڵێ عشق و نیاز و زیندگی هەست نیشانی عشق و نیاز و بەندگی هەست نیشانی زیندگی در طلبی تەجەلی در نەزەری و منزەری ئەڵێ نیشانەی ژیان بریتە لە سێشت مرۆڤ ئەبێ ئەم سێشتەی هەبێ ئەگەر تۆ هەستکەی بۆی من بزانم کە بەڕاستی ئەژیم ئەبێ بزانم ئەم سێشتم هەیە یان نیمە ئەگەر هەم بێ ئەوە ئەژیم ئەگەر نەم بێ ئەبێ بڕۆم بە دوایە بگەڕێم وازنە هەست ناکەم بژیم چییە سێشتەکە مەولەنا ئەڵێ یەکەم عشق خۆشەویستی مرۆڤ بێ خۆشەویستی هەبێ بۆ خۆی بۆ خێزانی بۆ مناڵەکانی بۆ نیشتیمانەکەی بۆ مرۆڤەکان بۆ ژینگە بۆی بێجانەکان بۆ جاندارەکان بۆ هەموو مرۆڤەکان ئەبێ ڕەحمەت بێ وەکو پێغەمبەر دوردی خوای لەسەر بێکە ڕەحمەتەن للعالەمینە کەواتە مەرجی یەکەم ئەبێ عشق و خۆشەویستیمان هەبێ وە ژیان بریتە لە خۆشەویستی دووەم نیاز یعنی مرۆڤ هەستکە پێویستی هەیە من پێویستم بە دایکمە من پێویستم بە باوکمە من پێویستم بە خێزانە من پێویستم بە کۆمەلگایە من پێویستم بە مناڵ خەندەی مناڵێکە من پێویستم بە جوانی پەپولەیەکە من پێویستم بە گوڵێکە من پێویستم بە نانەوایەکە کە نانم بۆ ئەکا من پێویستم بە مامۆستایەکە کە فێرم ئەکا ئەبێ هەستکەم هەمیشە تا ئەو کاتەی لە ژیانە من پێویستیم هەیە نیازمێ هەر کاتێ هەستم کرد بێنیازم هەر کاتێ مرۆڤ هەستی کرد بێنیازە هەر کاتێ سیاسیەکان هەستیان کرد بێنیازن لە خەڵک بێنیازن لە کۆمەلگا ئەوە دروستە بێ کە ئێستا دروستە بێ کەواتە نیاسێمیش بریتە لە بەندایەتی بەس بەندایەتی بەمانە جوانە قوڵەکەی چونکە بەندایەتی بەمانە جوانە قوڵەکەی ئەوەیە کە مەولانا ئەڵێ یعنی خوددا ئەبێ بە نەیژەن و من ئەبم بە نەی ئاوا بەڕاستی ینی من لە ناو دەرونی خۆما کە خوا ڕۆحی پێبەخشیوم جوانی خوایەتە ناو دەرونی من ڕەحم و میهرەبانی خوایەتە ناو دەرونی من کەواتە ئەمە ژیانە کە ئەبێ هەستکەم بەشێکم لە با بڵێن بوونی خوا ببوونی خوا بەمانای مادینا یعنی با خراپ تەفسیر نەکرێت بەمانای ڕەحمەتی خوا بەمانای میهرەبانی خوا بەمانای جوانی خوا کاکتوەرگەر وەکو دو پرسیار ئەمەم بۆ ڕوونکەیتەوە زۆر سپاس دەکەم زۆر جارباز لەوەیە کردێڵێ بەهشت بۆ کەسێکە کە دنیای نەکردبێ بە دۆزای لە خەڵکی تر بەڵام جاری وهەیە مرۆڤەکان بە جۆرێ لە هەڵە تێگەشتن لە چەمکی بابڵێن عیرفان و دین و ئەمانە هەر بۆ خۆیان لەم ژیانە چێژێکی وتە وەرناگرن بۆ خۆیان ژیانی ئەم دنیایانەکەن بە دۆزەق بووی بەهشتەکەی ئەو لاوەرگرن ئەگەر ئەمەم بە کورتی جواب بیتەوە ئەکرێ ئێرەشمان بەهشت بێ و لاشمان بەهشت بێ گومانیتیانی و ئەسڵەن ئێمە گەسێکین تخوا هەر سادەترین نمونە بیرکەنەوە یعنی یەک نمونەی واقعی زۆر واقعی زۆر ئاشکرا مەولەوی تاوگۆزی لەکوێ ژیاوە لە کوردستان ژیاوە بەشێکی زۆری تەمەنی لەکوێ ژیاوە لە سەرشاتە ژیاوە سەرشاتە شوێنێکی ئەگەر تعبیرەکەم گونجاوی و خراپ تەفسیر نەکرێت شوێنێکی ئاسایی وشکەڵانێکی کوردستانە دەیەکە ئایا مەولەوی ئەو خواردنە خۆشانەی ئەو ژیانە خۆشەی کە مرۆڤی مۆدێرن کە خەوی پێوە ئەبینێ هەیبوو نەخێر بەڵام ئایا ئەو خۆشیەی کە لە دەرونی مەولەوی هەستی پێکەی لە شاعرەکانیا کە هەستی پێەکەی یەک پارچە جوانیە یەک پارچە نازکیە یەک پارچە ژیان دۆستیە ئەو ژیان دۆستەی کە لە لای مەولەوی هەیە ئەو ژیان دۆستەی کە لە لای مەولانا هەیە کە پێ کوتێ و سەما ئەکا بۆ گردون ئەڵێ من بەشێکم لە سوڕانی گردون و گردون هەمووی لە شادیە ئەژی و ئەسڵەن ئەڵێ بادە ئەسما مەست شد نەیما ئەزوو ئەسڵەن ئەڵێ بادە لە ئێمەوە مەستە بێ نەک ئێمە لە بادەوە فێربین یعنی ئەو پەڕی هەستکردنە بە شادی و دەربڕێنی خۆشی دەرونی و ڕۆحی خۆیانە کەواتە ئەوان عارفەکان کەسێ بوون یەک پارچە لە شادی و لە خۆشییا ژیاون و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نمونەیەکی واقعیە کە ئەو هەموو خۆشیی کە لە دەرونی پێغەمبەرا دەرکەوتۆ لە دەوروبەرەکانی وەکو مەحوی ئەڵێ بەعکسی جلوەی
محەممەد ئەوەندە منعکیس بوون غەریبی دازات و دەیود ئەم پێغەمبەرستانە. کاگیکتۆریان دەستە خۆش بێ زۆر سپاس دەکەم گەورەیت نوان بەرنمەکە هەم چێژێ بوو هەم سوود بە هیوان بتوانین انشەڵا ئەمە بگوازینەوە بینەر و بەردەنگی ئەمە من زۆر سپاس دەکەم و دەستە خۆش بێ و ئەزیێتانێ و ئەزتان بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتای ئەڵلقەیەم جارەی بەرنامی بانێژە وەک هەموو جارێ سپاس بۆ میوانە خۆشەویستەکەم کاگ دکتۆر سەبور سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم سپاس بۆ کتێبخانەی جەمال عیرفان کەمڕۆ ئێمە لەم فەزایە ئەوانە بەرنمەکەمان تۆمار کرد تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن.